بناوی خوای بخشنده و مهربان بارزان او مزگوتی که دایبینن پیدالن مزگوتی جعرانه دوله که لنیوانی طائف و لنیوانی مکه او مزگوتی لیر دروس کراوه 25 کیلومتر لمزگوتی حرم و دوره لسر روبری 1000 متر مربع دروس کراوه پیغمبر صلی الله علیه وسلم لدوای گرانوی لجنگ حنین دەستکەوتەکانی جنگی حنینی بەسەر جنگاوەران دا ئالێرە دابەش کردووە ئەو مزگەوتە ئەو شوێنەیە کە ئەوانەی کە عومڕەی دووەم دەکەن یاخود دەیانەوێ لە مەکە یاخود دێنە مەکە کە ئیحرام دەبەستن و نیەت دێنن بۆ نیەت هێنان و ئیحرام بەستنەکەیان دێن ئالێرە نیەت دێن و دەچن لە حرم عومڕەکان ئەنجام دەدەن پێغەمبەر صلی الله علیه وسلم هەروکو ابن عباس باسی کردووە بۆ عومڕەی سێمی ئالێرە ئیحرامی بەستووە و نیەتی هێناوە و چووە عومڕەکەی ئەنجام داوە هەزاران سەڵەوات لەسەر پێغەمبەر بێت صلی الله علیه وسلم کە ئێمەی فێری هەموو تەعالیمێکی دین کردووە و هەموو شتێکی بۆ ئێمە ڕوون کردوێتەوە.